الحمد لله زۆر باش بوو وەر ئەوەی کە ئەم تیاناسی وای هەمووی بوو. میادگاری زۆر خۆشی تیا و ناخۆشی تیا زۆر بە قورسی ڕۆی بەس الحەمدوللا بە باشی هاتە پێشەوە. تۆ ساڵی 2025 چۆن ساڵێ بوو لەگەڵ هاوسەرەکەتە؟ الحمد لله زۆر باش بوو وەر ئەوەی کە ئەم تیاناسی وای هەمووی بوو. لەم ساڵدا شەڕتان ناکرد بێکەوە؟ شەڕە بێ و ئاشتیە بێ و ژن و مێردایی بێ شەڕ ناچێ بەڕێوە. خۆی ئاوا خۆشە. تێکەوێ چۆن؟ ئەڵێ چەنە شەڕ دروستە بێ ئاژوونەوەکەی زۆر خۆشە. ئای چۆن ئەرە وەڵا چی دێ لەسەر ئاژوونەوەی ژن و مێرد؟ هەرچۆنە بێتر گیانێکی لە دوو جەستەیە ناتوانین جابیتەوە ئەکید هەرچێک ڕووبا هەلەکرێ و تاواکە تایپە. ئەوی چەنەگە بێ هاوسەرگیریتان کردووە؟ نزیکی 4 مانگ 5 مانگە پێکەوەین بەس نزیکی خۆیان لە ساڵێکە زەواجمان کردو بەس 4 مانگە پێکەوەین گواستەوەمان کردووە. شڵا بەرەکەت کوێ دەژیانتانە مێ بزانم چۆن یەکترتان ناسی. وەڵا سوتفە بوو قسمەت و نسیب بوو. ئاواتان چییە بۆ ساڵی داهاتوو؟ حەزتان بە چ ئاواتێکە بەدی بێت لە ساڵی تازەیە؟ شتی زۆر جوانە ئینشەڵا ئاوەتی پێخوازین هەمووشی بەدیە پشت بەخوا. تەخەڕوجکەم تاوا بێ. ڕزگاری لە خوێندە؟ بەخوا.